ئەمە گردبوونەوەی ئەنجومەنی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی ئێرانیەکانە لا ساڵی 2018دا لە پاریس، ئەنجومەنێک کە مجاهیدینی خەڵق کۆڵەکەی سەرەکیەتی. بە گوێرەی بڕیاری دادگای بەلجیکا، دیبلۆماتێکی ئێران پلانی بۆ ئەنجامدانی تەقینەوە لەو گردبوونەوەدا ڕشت بوو. هەر بەو هۆیەوە دادگای ئانتۆرپ سزای 20 ساڵ زیندانی بەسەر ئەسەدوڵڵا ئەسەدی دیبلۆماتی ئێرانیدا سەپاندووە. بۆمبەکە لە ئۆتۆمبیلی ژنوپیاوێکدا بە ناوەکانی نەسیمە نەعامی و ئەمیر سەعدونیدا دۆزرایەوە کە ئەوان و کەسێکی تریش بە ناوی میهراداد عارفانی سزای 15 بۆ 18 ساڵ زیندانیان بەسەردا سەپێنراوە. گردبوونەوەکە ساڵانە بە بەشداری هەزاران بەرەڵستکاری ئێرانی بەڕێوە دەچێت. یەک لەوانە بەڕێوەبەری گشتی سازمانی خەباتی کوردستانی ئێرانە کە حیزبەکەی ئەندامە لە ئەنجومەنی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی ئێران. بابەشێخ حسێنی دەرکردنی بڕیارەکەی دادگای بەلجیکا بە سەرکەوتنێک بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ناو دەبات. ئەو دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی کورد لە کوردستانی ئێران و هەروەها بێگومان دەستکەوتێکی گەورەشە بۆ تێگڕای خەڵکی ئێران و بۆ جوڵانەوەی ڕزگاری خوازی و جوڵانەوەی ئازادی خوازی لە سەرانسەر ئێران. ئەو محکومیەتە ئەسەدوڵڵا ئەسەدی کە یەکێک لە بەناو دیپلۆماتەکانی ڕژیم لە وڵاتی نەمسا ئۆتریش بوو، سەلماندی کە ڕژیمی ئێران شتێکی بەناوی دیپلۆمات نییە، ئەوەی کە هەیەی تۆرۆریستن و کردەوەی تۆرۆریستی ئەکەن و ڕژیم تەنیا لەو چوارچەوەیە کار دەکات. سەرباری ئەوەی پێشتریش لە چەند دۆسیەکی کردنە ئامانجی بەرهەڵستکارانی حکوومەتی ئێران لە ئەوروپا پەنجەی تۆمەت بۆ دیبلۆماتەکانی تاران ڕاکێشا بوو، بەڵام ئەمە یەکەم جارە لە سەر تۆمەتێکی لەو جۆرە دیبلۆماتێکی ڕوبەڕووی سزای زیندان ببێتەوە. بەشێک لە چالاکوانانی کورد پێیان دەکرێت پاڵپشت بەو بڕیاری دادگای بەلجیکا دۆسیەکانی پێشووی کردنە ئامانجی سەرکردە کورد و ئێرانیەکان لە ئەوروپا بخرێنەوە گەڕ. ئەوە دەتوانێت دەرفەتێک بێت بۆ ئەوەی کە ئەحزابی سیاسی و بەتایبەت کوردەکان کە پێشووتر قوربانی ئەو سیاسەتی ئێران بوون دووبارە ئەو پەروەندانەی پێشووتر وەگەڕخەنەوە. ئێمەگە چاوێک لێ بکەین بەم جددیەتی کە ئێستا وڵاتانی ئەوروپایی لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تێروریزم هەیە و ئەوەی کە سیاسەتی مماشات لەگەڵ ئێرانیان کۆتایی پێهێناوە، ئەم ئەحزابە سیاسیە کوردستانیە و حتا لایەنە ئێرانیەکان دەتوانن بە ئیجماعێکی گشتی و ئەقدامێکی هەماهەنگ وڵاتانی ئەوروپایی و لە ناوەندە بڵێن دادوەریەکان پەروەندەکان وەگەڕخەنەوە و ئێران دووبارە پەلکێشی دادگا بکەن. هاوکات بەشێکی تری چالاکوانانی ئێران و ڕۆژهەڵاتیش لەو بڕوایەدان بڕیارەکەی دادگای بەلجیکا ڕێگری دەکا لە دووبارەبوونەوەی کردنە ئامانجی بەرهەڵستکارانی تاران. لەلایەکی ترەوە سەعید خاتیبزادە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران وێڕای شەرمەزارکردنی بڕیاری دادگای بەلجیکا ڕایگەیاندووە پرۆسەی گرتن و لێپرسینەوە و دادگایی دیبلۆماتەکەیان نایاسایی بوو و پێشێلی یاسا نێودەوڵەتەکانی بواری کاری دیبلۆماسیە بەو پێی پارێزبەندی هەبووە. لە بەرامبەردا دادگای ئانتۆرپی بەلجیکا ڕایگەیاندووە پارێزبەندی ئەو دیبلۆماتە تەنها بۆ شوێنی ئەرکەکەی بووە وەک سکرتێری سێمی باڵۆزخانی ئێران لە نەمسا.